بازەوە دەکەن کاڵوێستی لایەنە سیاسیەکان لە ئێستادا خوێنەوەی جیاوازی بۆ دەکرێت و بەشێک لە چاودێرانی سیاسی دەربارەی بارودۆخی سیاسی عێراق لە دوای دەستەکارکێشانەوەی کوتلەی سەدر جیاوازە بەشێکیان کۆبوونەوە و گفتوگۆکان و سەردانی لایەنە سیاسیەکان بە ئارێنی دەزان و دەڵێن لە دوای کشانەوەی کوتلەی سەدر لە ئێستادا هەوڵەکان چرتر کراونەتەوە و هەروەها پێگەێنانی نوێی حکوومەتی عێراقیش لە ئێستادا ئەرێنیە. لە هەمان کاتاشدا بەشێکی دیکە لە چاودێران یاخود لایەنە سیاسیەکان بازەوە دەکەن کە پێگەێنانی حکوومەت بە پێ کوتلەی سەدر و پەرلەمانتارانی سەدر ڕەنگە لە داهاتوە پشێ بمێنێتەوە و کارەکە سەختتر بکات. تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز ئازادی برای محەممەد ڕۆژنامە نووسمان کردووە کە لە ستودیۆی بەیانی کورسات نیوی زامان ئامادەیە. کاگازات سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. زۆر سپاس. بە شێوەیەکی گشتی لە ئێستادا دۆخی سیاسی عێراق چۆن دەبینیت؟ بەیانی و بینەران و بیسەرانتان باش. ڕەنگە لە فیزیادا با بۆ دەست پێ بکەم یاسایەکەیە پاڵنەری نەرێنی بۆ دەرئەنجامی ئەرێنی. ئەو پاڵنەرە نەرێنی کە سەدر و کوتلەکەی خستیانە سەر پرۆسی سیاسی لە عێراقدا پیان وا بوو کشانەوە لە عێراق لە ئەنجومەنی نوێنەران ڕەنگە جارێکی تر عێراق بخاتەوە بەردەم هەڵبژاردنێکی تر کە ئەلبەت ئەوان نابوو هەڵبژاردنی کاتی. پاڵنەرەکە نەرێنی بوو بەڵام ئێستا دەرەنجامەکەی ئەرێنیە. بۆچی نەرێنی بوو؟ لەبەرەوەی ئەو بۆچوونەی کە سەدر و هاوپەیمانەکانی هەڵیان گرت بوو کە حکوومەتی زۆرینەیە لە عێراقدا ئاسان نەدەچوە سەر سکەی خۆی و عێراقی تووشی جۆرێک لە چەقبەستویی کردبوو بە کشانەوەی پێشینەی ئەندام پەرلەمانەکانی کە 73 پەرلەمانتاری کشاندەوە و ئێستا جارێ 64 لە جێگەکەی سوێندیان خواردووە. بە کشانەوەیان تا ئەندازەیەک دەبینی ئێستا دەرچەیەکەیە بۆ پێکێنانی کابینە نوێەکە. پێشتر ئەم زۆرینە نیشتیمانی ڕێگەی نەدەدا چوارچێوەی هەمانگی دەستکراوەتر بێ لەوەی کە چۆن جوڵەکانیان دەکەن بۆ پێکێنانی حکوومەت. ئێستا بە دیدی من کراوەترە دۆخەکە ئێستا دیارە ڕوونە کێ حکوومەت پێکەهێنیە و وەکوەوەی کە هێزەکانی ناو چوارچێوەی هەماهەنگیش باسی دەکەن لە پێکێنانی حکوومەت نزیک بوونەتەوە و دوای جەژن حکوومەت پێک دەهێنن باشی دەبینیم ئێستا دۆخی سیاسی عێراق. باشە بۆ پێی کە دەزانین لە ئێستادا کوتلەی یاخود با بڵێن چوارچێوەی هەماهەنگی گەورەترین کوتلەی پەرلەمانە چاوەڕوان دەکرێت چ وەرچەرخانێکی نوێ بهێنێتە ئاراوە. وەرچەرخانەکە یەکەم شتەوەیە کە حکوومەت پێک دەهێنێ لە عێراقدا ئەوەی کە ئاسۆکان وامان پێ دەڵێن و ئیتر ئەو دۆخە ئەمنی کە پەیوەستە بە پێکێنانی حکوومەتەوە ئەو گرژانە ئەو لێکەوتە نەرێنیانی کە هەی بووە لە ماوەکانی ڕابردوودا لە دوای هەڵبژاردننی دەیدەوە هەتا ئێستا ڕەنگە جۆرێک لە جۆرەکان بڕەوێتەوە ئیتر ئەمنیەت بچێتەوە بارێکی باشتر لە ئێستا و ئەو گرژەیش لە نێوان لایەنەکاندا هەیە تۆزێک لە نەرمی پێوە ببێ ئیتر وەک پێشتر نەبێ ئەم لێکەوتانەی دەبێت کە لێکەوتەی ئەرێنین بۆ عێراق. باشە لە ئێستادا بەشێک لە لایەن یاخود بەشێک لە لایەنگیرانی سەدر باس لەوە دەکەن لە ئێستادا بەهۆی کشانەوەی کوتلەی سەدر و کۆڕینی ئەم بارودۆخە سیاسی عێراق ئەگەر هەیە کە خۆپیشاندان بکەن. خوێنەوەی تۆ بۆ ئەم دەنگۆیانە چییە؟ 100% احتیمالی هەیە لەبەرەوەی ئەم هەڵبژاردنەی دەیدە ئەگەر لە بیرمان بێ پێشتر هەڵبژاردنێک هەبوو لە مانگی 6دا بوو دوجار خراپە دەیدە واتە ئەتوانین ئەوە بڵێن کە ناونرا بوو هەڵبژاردننی خۆپشاندەران داواکاری خۆپشاندەران کاتێک کە شەقامی عێراقی خۆپشاندانی کردبوو بۆیە ناونرا هەڵبژاردننی پێشوەخش لەبەرەوەی بەروارەکەی هێنایە پێشەوە. مادام نەیتوانی وەڵامی داواکاری خۆپشاندەران بداتەوە لە گەڕی یەکەمی خۆپشاندانەکاندا و ئێسش سەدر کە خۆی بە زۆرینەیەک دەزانێت لە شەقامی عێراقیدا و جۆرێک لە کیبری سیاسی و هەم دینیشی هەیە بەسەر شەقامی عێراقیەوە پێی وایە نابێ پیاوێک لەو پێگە و منسەبەدا شکست بهێنێ لە ئەو پەیامێک کە ناوی زۆرینەی نیشتیمانی بوو. بۆیە احتیمالی هەیە ئەم خۆپشاندەرانە جارێکی دەبێنەوە سەر شەقام. ئەمە بە دیوێکدا بە دیوی دووەمدا هیچ داواکارێکی خۆپشاندەر بەدەست نەهێنراوە یان وەڵامەکان وەڵامی نەبوون وەڵامی ئەوە نەبوون کە داواکانیان لە سەقفێکی زەمەنیدا جێبەجێ دەکرێ و
ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بۆیە بە هەر دووبارەکەدا ئەگەری هەیە خۆپشاندان لە عێراقدا ڕووداتەوە و ئەگەر وەکو مێژوور سەیریکەین شەقامی عێراقی هەمیشە شەقامێکە لەبارە بۆ خۆپشاندەر ئیترە و خۆپشاندەرە لەسەر داوای خۆی دێتە شەقامیان لەسەر ئەجێندایەکی دەرەکی دێتە سەر شەقام بۆیە بە هەر بارێکدا بەڵێ ئەگەری هەیە و نزیکیشە. باشە باسی لەوە کرد کە ئەگەری هەیە خۆپشاندان دووبارە بێتەوە. ئەشزانین کە هەڵبژاردننی پێشوەختی عراق لە خۆپشاندانەکانەوە سەرچاوی گرت و پێشخرا و دەنگدانکرا هەڵبژاردن کرا. جاگەر دووبارە خۆپشاندان بێتەوە و ناڕزایەتیەکان دووبارە سەر هەڵبدەنەوە ئەمە تا چەند گومانی ئەوە دەکرێت یاخۆت با بڵین هەڵبژاردن دووبارە بکرێتەوە کامە دیسان چارەسەرێکی دیکە بێت بۆم شێویانە دووبارەکردنەوەی هەڵبژاردن یان دووبارە ئەگەرێکی نزیک نییە ئەمە وا بڵێم پەیوەندی بە حکوومەتە پێکێنانی کابینەی پێنجەمەوە هەیە کابینە نوێەکەی عێراقەوە هەیە ئەگەر کابینە نوێەکە وەڵامی داواکاری هەموو هێزێک بداتەوە نەک بڵێ یعنی تەنا ئەو هێزانی کە چوارچەوەی هەماهەنگیە وەڵامی هەموو هاوڵاتیەک بداتەوە ئیتر لە هەر بەرێ کوردە سونەیە شیعە ئەگەر کابینەی پێنجەم وەڵام بێ بۆ داواکاری ئەمان و فعلەن ئەوەی کە خۆیان ناوێنەوە حکوومەتی کابینەیەکی خزمەت گوزار بێ لە عێراقدا هەڵبژاردننی کاتی ناوێ جارێکی تر بەڵام کاتێک کە باس لە هەڵبژاردننی کاتی دەکراوەک ئەوەی لە میدیای عێراقیدا هەبوو ئەو کاتە بوو کە ئەگەر کابینەی پێنجەم پێک نەهێنرێت سەرۆکی وڵات سەرۆکۆمان پۆستەکە وەرنەگرێت و لە بینی پێکاتەکاندا ببێتە کێشە بەڵام ئێستا مادام کەوتوتە سەرسکەی خۆی ئەگەرێکەیە نزیک بوونەوە هەیە لێدوانەکان هەمووی بۆ ئاراستێن کە هاوپەیمانی دەتوانێت حکومت پێک بێنێ بۆیە هەڵبژاردننی کاتی ناکرێت ئەنجام هەڵبژاردنێکی تر ناکرێتەوە لەو ئەگەرەدا حکومت پێک بێنرێ کاتام لێک نزیک بوونەوەانە یاخود دوای ئەوەی کە بەتایبەت جێگرەوەکانی کوتلەی سەدر توانیان سوێن بخۆن ئەما گەرێکی دڵخۆشکەرە بۆی کە لە دوای جژنی قوربانەوە کە باز لەوە دەکرێت حکومت پێک دەهێنرێ مەسەلەی دڵخۆشکەری بە تەسەوری من ئەڵبەت ڕەنگەوە بۆ چوون بێ لە شەقامی عێراقیدا گەڕانەوەی سەدرەکان جگە لەوەی ئێوە پەردەپۆشیەک بۆ شکستی سەدر بکە ئەوە ناگەێنێت کە حکومت پێک بێنێرەوە بە پێچەوانەوە ڕەنگە عرقەلە بۆ هاوپەیمانێکەش لە ئەنجومەنی نوێنەرانە دروست بکە چونکە یعنی کشانەوەی لە چی گەڕانەوەی لە چی شتێک نییە ئەسڵەن لە کاری سیاسی ناچێت لە کاری سیاسیدا دوو ئەگەر هەیە یان بەشداریە لە حکوومەت یان ئۆپۆزیسیۆنە سەدر ڕاستەوخۆ بە کشانەوەی کاندیدەکانی نەچوو بە بەرەی حکوومەتەوە نەچوو بە بەرەی ئۆپۆزیسیۆنەوە لە کاتێکا لە ناو سیاسەدا بەرەی سێم وجودی نییە بۆیە گەڕانەوەیان یان لە گەڕانەوەیان شتێک لە دۆخەکە ناگۆڕێت جگە لەوەی احتیمالە عرقەلە بۆ هەر پرۆژە یاسایەک کە بێتە ئەنجومەنی نوێنەران ڕابگەین ئەگینا تەنا ئێستا بەنسبەت سەدرەکانەوە بۆ نمونە ئەحمەد گۆڕاوە بە محەممەد هەر ئەوەندەیە هەفتا و سی کشاندوتەوە جارە 64 سوێندی یاسایی خواردووە بە جۆرێک لە جۆرەکان مەلەفەکەیدا بەدەست هاوپەیمانی چوارچەوەی هاوپەیمانی کە حکومت پێک بێن و هیچی تر ئەگینا هیچ لە وەزعەکە ناگۆڕێ بە دیدی من باش یەکێک لە بۆچوونەکانی سەدر یاخود لەم دوایانەیە کە باس لەوە کردووە کشانەوەی من لە عێراقدا لەسەر هەڕەشەی ئێران بووە ئەمە پاساوێکە یان دەکرێت بڵێ ڕاستیەکە لە ڕووی سیاسیەوە پێم وانە ینی ئەوەندە بەڕوونی ئێرانیەکان هەڕەشە لە هیچ لایەنێکی سیاسی بکەن لە عێراقدا و هەتا لە ناو سیاسەتیشداوە لە ناو عێراقدا کە وڵاتێکە لە خیتابی خۆیدا خیتابی سیاسی خۆیدا خۆی بە سربەخۆ و ئەوەی کە لە ناو سیاسەتدا پێێتە نەئیب نەفس خۆی دوورەگرێ لە سیاست پێم وانە ئێرانەکان وهابن بەڵام ئەگەر شتێکی وایی بێ ئەمە دەربازبوونی خۆ دەربازکردنە باوا بڵێم خۆ دەربازکردنی سەدرە لەو زۆرینە نیشتیمانی کە پەیامەکەی هەڵگرت بوو شکستی هێنا هەموو عێراقیەکان لە دەرەوەی سەدرەکان وێنەیەکیان پێناسێکیان بۆ مقتەدا هەیە پیاوێکی زەبزەبی ڕاڕای ناجێگیرە ئەمەش دیسان هەر لەو ئیتارەدایە لەو چوارچێوەیەدایە کە سەدر بۆ خۆی پیاوێکی زەبزەبیە ناتوانێت لەسەر ئەوەی کە ئەجێندایەتی ئەوەی کە فکرێتی پێداگری لەسەر بکە و ئەبینین لە زۆرینەی نیشتیمانیدا هەموو شیعەکان لەگەڵی نەبوون و ئەو دەیویست بە جۆرێک لە جۆرەکان بڵێ بە خیتابەکەی بۆ دەرەوەی عێراق وهابێکە ئەو لە بەرەی جەمسەربەندیەکەی عێراقیش نییە یعنی بەو مانایە بەڵام ئەمەشی بۆ نەچووە سەر هەر لێدوانێکی سەدر لەو چوارچێوەیەدایە کە سەدر پیاوێکی زەبزەبی ڕاڕایە ناتوانێت لەسەر فکرەکانی خۆی پێداگری بکە و دەست بۆ شتێک دەبا کە
لە ڕوانگەی فکرەکانیەوە هەستەکەی شارەزایی لە ژینگەی عێراقی نییە. ئەگەر بۆکو بەراورد نایڵێم ناژبێ بەراوردی بکەم بۆ نمونە سەیری فکری مامجلال کە لە دوای 2023 بۆ عێراق و سەیری فکری سەدر کە لە دوای ئەم هەڵبژاردنەوە بۆ عێراق. یعنی لە 32 کاتێککە حکوومەتەکانی عێراق پێش پاشایەتیشە پێکێنراوە تەنانەت پۆست بە جوولەکەکان دراوە. پۆستی وەزارەتی دارایی لە لای سوسن حەسقیل بووە کە جوولەکەیەک بووە دوایی لە سەردەمی نوری سەعیدا دەرێکن و دەینێرنەوە بۆ ئیسرائیل. یعنی لەوێوە تەوافق شتێکە کە بۆ عێراقەکان باش بووە. لە پڕ تۆ ئەم فکرەیە بە مێژووی 80 ساڵ 8 سەدە 8 دەیە کاری پێ دەکەی لە پڕ دەیگۆڕی بۆ زۆرینەی نیشتیمانی مانای نەخوێندنەوەی ژینگەی سیاسی عێراق مانای تێنەگەشتنە لە عێراق. بۆ یەجارێکی در دەیڵێمەوە سەدر ئەگەر پیاوێک بێ بە عەمامەکەیدا ڕێزلێگیرا و بێ لە ناو فەزا و تقوس کەشوهەوای دینیدا ئەوە لە کەشوهەوای سیاسیدا ئەو پیاوە نییە کە یعنی بتوانێت جوڵەکانی سەرکەوتو بێەوە دیدی دینی بۆ عێراق دیدێکی غەڵەتە لەبەرەوەی خۆی پێکدادانەکەی دینیە. ئەگەر تۆش بە دیدی دینی بڕوانیتە عێراق غەڵەتە. بۆیە باشترین دید ئەوە بوو بە تەوافقەکە بڕواینە عێراق کە سەدر زانی ئەمەی بۆ ناچێتە زۆرینەیەکی بۆ ناچێتە سەر و پێشی عیبە بوو بگەڕێتەوە بۆ تەوافقەکە ئەو هاوپەیمانی کردبوو لانیکەم لایەنێکی هاوپەیمانەکەی سەرخست بوو بۆ ئەنجومەنی نوێنەران کە محەممەد حەلبوسی بوو پێی جۆرێک لە شەرم بوو بگەڕێتەوە. بۆیە جگەلەوەی کە پیاوێکی ڕاڕایە هیچی تر نییە. باشە بابین باسی سەردانەکانی مستەفا کازمی بکەین بۆ سعودیە هەروها لە ئێستاشداکە لە تاران ئەمە ئەم سەردانە بۆ نمونە بەرهەمێکی لێ چاوەڕێ دەکرێت چی لێ چاوەڕێکێ بۆ سعودیە جیایە لە ئەلبەت من خوێندنەوەی خۆم یعنی خۆم دەڵێم باشە جیاواز دەیبینم لەوەی کە بۆ تارانە. بۆ سعودیە پەیوەندی ها و ئامادەکاریەوە کە زۆربەی وڵاتان بۆ سەردانەکەی جۆ بایدن دەیکەن بۆ سعودیە. لە بانگەشەی هەڵبژاردندا جۆ بایدن وتی ئیتر ئێمە دەست لە سعودیە بەردەدەین بە بۆنەی تیرۆری خاشقچیەوە جەمال خاشقچیەوە کە قسەکە وا بوو لە کونسڵخانەی تورکیادا لە سعودیەدا لە تورکیا تیرۆر کراوە و دەستی محەممەد بن سەلمانی تێدایە. ئێستا بڕیارە لە ناوەڕاستی مانگی حەوتدا جۆ بایدن سەردانی ئیسرائیل بکە لێەوە بڕاتە سعودیە. قسەکە ئەمەیە سەردانەکەی کازمی بۆ سعودیە پەیوەندی ها و ئامادەکاریەوە کە سعودیە دەیەوێت کێشەکانی لەگەڵ زۆربەی وڵاتانە سفر بکاتەوە. لە مانگی ڕابردوودا ئەردۆغان سەردانی سعودیەی کرد لەسەر بانگێشتی شاه سەلمان و 26 مانگ محەممەد بن سەلمان سەردانی سعودیەی کرد و ئێستا پەیوەند ئەو کێشە ئابوووریە کە لە بینی سعودیە و ئێراندا هەیە جۆرێک لە نەرمی دەرکەوتووە تێیدا و عێراق هەروەها لە ناوەڕاستی مانگی حەودا کە جۆ بایدن دێتە عێراق لەگەڵ وڵاتانی هاریکاری کەندا و کۆ دەبێتەوە چونکە لە 2017دا کە ترام سەردانی سعودیەی کرد لە ڕیاض قسەی لەگەڵ وڵاتانی هاوپەیمانیدا کرد قەتەری دەرکرد لە هاوپەیمانەکە بەو بیانووی کە قەتەر کۆمەکی دارایی بە داعش کردووە. لە هەشتاویەکەوە کەم هاوکاری عەرەبیە دروست بوو ئینشقاق و شکست و ناکۆکی ئاوای تێدا دەرنەبوو. ئێستا لە ناوەڕاستی مانگی حەوت کە دێتە سعودیە لەگەڵ وڵاتانی هاریکاری کۆ دەبێتەوە و پەیوەندیەکەی خۆشی لەگەڵ محەممەد بن سەلمان چاک دەکاتەوە. بۆیە بۆ سعودیە سەردانەکەی مستەفا کاظمی ئەوەیە کە ئەوێ پەیوەندەکانی عێراقش لەگەڵ ئەو چاکاتەوە و دۆخێکە بۆ سەردانەکەی جۆ بایدنە لەبەرەوەی بڕیار وایە جۆ بایدن لە نێوان وڵاتانی هاریکاری کەندا و لەگەڵ هەندێک وڵاتی عەرەبی و عێراق و بەس تورکیای تیا نابێت شتێک دروستکە ناوی ناتۆی عەرەبیە یان پێ دەوتێت ناتۆی ئیسلامی لە ناوچەکەدا بڕیارە شتێکی وهای دروستکە و بەنسبەت ئێرانیشەوە کە سەردانی کردووە پێم وایە دیوی دووەمی پەیامێکی سعودیەکانە بۆ ئێران ئایا بۆ چوونی ئەوان چ دەبێت لە سەردانەکەی بایدن و چ کۆمەکێکی بەم ناتۆ عەرەبیە دەکەن و چ داواکاریەکیان دەبێت بۆ ئەمریکەکان لە ناوچەکەدا. ئەوەی کە ڕئیسی ئیبراهیم ڕئیسی و مستەفا کاظمی ڕایانگەیاندووە لە پەیامی دوای کۆبوونەوەکەیاندا پێم وایە شتێکی پرۆتۆکۆلیە یان شتێکە کە بۆ میدیایە ئەوان دەڵێن ئێمە پەیوەندیەکی مێژووی دینیمانەیە ڕاستە پەیوەندیەکی مێژووی دینیانە ئەمە شتێکی ئەوتۆ نییە جارێکی تر لەسەری کۆ ببنەوە. مەسەلەی ئابووری
دروستە بابەتێکی گرنگە لە نێوان هەردووکانە دیسان ئەمە شەر مێژوویە یعنی ئەمانە شتی ئەوتۆ گرنگ نین سەردانێکی ئاوا گرنگی بۆ بکرێت چونکە لە مێژوودا هەیە بۆیە پێم وایە پەیامی سعودیەکانە بۆ ئێرانیەکان من وای دەخوێنمەوە. باشە بە شێوەیەکی گشتی دەکرێت لە سەرچاوە کاتێکە هەڵبژاردن کرا و دوای ئەوە بە تایبەتی وڵاتانی ئیقلیمی واروها ئەمریکا و عێراق ڕۆڵی هەبوو لە هەوڵدان بۆ ڕێخستنی لایەنە سیاسیەکانی عێراق لە ئێستادا هەوڵەکانی ئەمریکا و ئێران بۆ ڕێخستنی لایەنە سیاسیەکانی عێراق و ئەم هەنگاوە نوێیە چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت و هەوڵەکان چین؟ ئەلبەت عێراق بەردەوام گۆڕەپانی بەرژەوەندیە. ئێران بێتە ناو ڕێکەوتنەکانەوە، ئەمریکا بێتە ناو ڕێکەوتنەکانەوە، سعودیە یان رووسیا بێتە ناو ڕێکەوتنەکانەوە لەسەر بەرژەوەندی خۆی کار دەکات. هەرێکی لە وڵاتانە بۆ خۆیان ئەگەر پشکی خۆیان نەبێ ناتوانن ئۆکەی بە هەموو کابینەیەک بدەن بە هەموو ڕێکەوتنێ بدەن. بۆیە ئێرانیەکان ئێستا زیاتر هەستەکەی دیارن چونکە سەدر چەندە دەیویست وا پیشاندا دژی ئێرانە بڵام ئەوتە ئێستا چوارچەوەی هەمانگی ئێوێ بڵێ ئێمە لەو هێڵین ئەو هیلالین بۆیە ئەمریکا بێیان سعودی ئێران بێ ببوورە لەسەر ئەو بەرژەوەندی کار دەکات بۆ من پێم وایە ئێران سەرکەوتوو دەبێت لە گەشتنی بە ڕێخستنی نێوان لایەنەکان هەتا بە ماڵی کوردیشەوە. بەڵێ دەستەکان خۆش پێ سپاس بۆ ڕوونکردنەوەکە زۆر سپاس بۆ ئازادی برای محمەد ڕۆژنامەنووس بۆ ڕوونکردنەوەکانی سەربار و دۆخی سیاسی ئێستای عێراق. سپاس بۆ ئامادە بوون. بەڵێ